پێویستی پشتیوانی لە ناڕەزایەتی خەڵکی سیستان و بەلوچستان. بەپێی راپۆرتەکان کۆبوونەوەی کۆمەڵێکی بەرین لە خەڵکی شارستانی سەراوان لە بەرامبەر بینای فەرمانداری لە ڕۆژی سێشەممە 5 مانگی ڕەشەمە لە ناڕەزایەتی بە کوژران و برینداربوونی ژمارەیەک لە سوختبەران لە ناوچەی سنووری ئەم شارستانە لەگەڵ هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیمی ئیسلامی بەرەو ڕووبووە. کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵکی تووڕەی سەراوان پاش ئەوە بەڕێوەچوو کە ڕۆژی دووشەممە 4 مانگی ڕەشەمە هێزە سنووریەکانی سوپای پاسداران ڕێگەی هاتوچووی ژمارەیەک لە شۆفێران و سوختبەرانیان لە ناوچەی سنووری سەراوان بەست و بەرەوڕووی ئەو جەمعیەتەی کە بە نیشانەی ناڕەزایەتی لە بەرامبەر پایەگای سوپای سەراوان کۆببوونەوە تەقەیان کرد و بە وتەی شایەت حاڵان لانی کەم 10 هاوڵاتی کوژران و 5 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان و ئەو گرتە ڤیدیۆیانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراونەتەوە کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵکی سەراوان لە ڕۆژی سێشەممە 5 مانگی ڕەشەمە لەگەڵ هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بە توندوتیژی کێشرا. هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە هاویشتنی گولەی ساچمەیی و گازی فرمێسکڕێژ هێرشیان کردە سەر ناڕازیان و چەندین کەسیان دەست بەسەر و بریندار کرد. خەڵکی ناڕازی و تووڕەی سەراوان لە کاردانەوە بە تەقەی هێزە ئەمنیەکانی ڕژیم چەندین ئۆتۆمبیلی بەکرێ گیراوانی کەڵانتەریان ئاگر تێبەردا و بینای فەرمانداریان داگیر کرد. پاش ناڕەزایەتی خەڵکی سەراوان لە ڕۆژی سێشەممە هێزە ئەمنیەکانی ڕژیم بە حوزوری بەرین و جێگیربوونیان لە ناوچە جۆرا و جۆرەکانی شار حکوومەت نظامیەکی ڕانەگەیەندراویان بەڕێوە برد. لە هەما حاڵدا شایەت حاڵان باز لە تێکچوونی هێڵی تەلەفۆن و ئینتەرنێت دەکەن. بەپێی راپۆرتەکان ڕۆژی چوارشەممە 6 مانگی ڕەشەمەش لە شارەکانی زاهێدان، قەلعەبید، شۆرۆ، سەرجەنگەڵ و میرجاوە کۆبوونەوەی ناڕەزایەتی درێژەی بووە. هەروەها لەم ڕۆژەدا بازاڕەکانی شاری زاهێدان، ئێرانشار و سەراوان لە ناڕەزایەتی بە کوشتنی سوختبەران و بە نیشانەی پشتیوانی لە ناڕەزایەتی خەڵک بە حاڵەتی نیوە تەعتیل دەراتن. هاوکات محەممەد هادی مەرعەشی جێگری ئەمنی ئینتزامی ئوستانداری سیستان و بەلوچستان لە کاردانەوە بەم ڕووداوانە وێڕای تەئیدی هەواڵی کوژرانی ژمارەیەک لە سوختبەران ئیدعای کرد کە ئەم ڕووداوە لە سنووری شەمسەری شارستانی سەراوان لەلایەن سوختبەرانەوە لەوبەری سنوورەکان ڕوویداوە و بەهۆی تەقەی کەسانی نەناسراوەوە یەکێک لەم سوختبەرانە کوژراوە و ژمارەیەکیش بریندار بوون. ئەم بەکرێگیراوە ئەمنیەی ڕژیم لە درێژەدا ئیدعا دەکات کە ئەم تێکهەڵچوونە لەگەڵ هاندان و فەزاسازی ئەندامانی جەیش العەدل و هەندێک کەسی قازانجبەر لە شارستانی سەراوان ڕوویداوە. بەڵام بە پێچەوانەی ئیدعاکانی کارگێرانی ڕژیم تووڕەیی و ناڕەزایەتی خەڵکی سیستان و بەلوچستان ڕیشەی لە هەڵاواردن و بێمافی ئابووری کۆمەڵایەتی و سیاسی قوڵتردایە. نوێترین نمونەیەک کە تووڕەیی و ناڕەزایەتی خەڵکی ئەم ناوچەی لێکەوتووەتەوە بەکردەوە دەرهاتنی چەند بواری دوایین گەڵاڵی ئابووری ڕژیمە لە ژێر ناوی ڕەزاق لە ناوچەی سیستان و بەلوچستان. کاربەدەستانی ڕژیم لەم ئۆستانە ئامانجی گەڵاڵی ئابووری ڕەزاقیان دامەزراندنی پێگەی ڕەسمی بۆ فرۆشتنی سوتەمەنی، ڕێگری لە قاچاقی سەروەتی ملی و وەدەستهێنانی قازانج بۆ سنوورنشینان ڕاگەیاندووە. ئەم ئیدعایانەی کاربەدەستانی ڕژیم لە حاڵێکدایە کە بە وتەی کەمپینی چالاکانی بەلوچ ئەم گەڵاڵەیە تەنیا ئەو دانیشتوانە دەگرێتەوە کە لە مەودای 20 کیلومتری سنوورەکاندا دەژین. لە ڕاستیدا گەڵاڵەی ڕەزاق پیشەی سوختبەری بۆ زۆربەی سوختبەران نایاسایی دەکات، ئەویش لە بارودۆخێکدا کە لە ئوستانی سیستان و بەلوچستان ژیانی سەدان هەزار کەس بە پیشەی سوختبەریەوە گرێدراوە. ئەم گەڵاڵەیە فرۆشتن و هەناردەکردنی سوتەمەنی بە شێوەی نایاسایی بە پاکستان لە ڕێگەی دەور لێدانەوەی گەمارۆ نێونەتەوەییەکان بە ئینحساری مافیای سوپای پاسداران دەردێنێ. بە پێی گەڵاڵەی ئابووری کارناسی کراوی ڕەزاق ڕۆژانە قازانجی یەکجار بەرین دەڕژێتە گیرفانی فەرماندەکانی سوپاوە و سەدان هەزار بنەماڵەش تەنیا ڕێگای دابینکردنی بژێویان لەدەست دەدەن. بەر لە کوشتاری سوختبەران لەلایەن هێزە سنووریەکانی سوپای پاسداران بۆ بڕێوەبردنی گەڵاڵەی ڕەزاق ئیعدامی پتر لە 20 کەس لە بەندکراوانی بەلوچ لە ماوەی 2 مانگی ڕابردوودا تووڕەیی پەنگ خواردووی خەڵکی ئەم ناوچەیی گەیاندبووە سەر لێواری هەڵچوون. بەڵام هەڵاواردنی سیستەماتیکی سەرچاوەگرتوو لە سیاسەتی شۆڤینیستی دژ بە خەڵکی سیستان و بەلوچستان مێژوویەکی دوور و درێژی هەیە. لە سیستان و بەلوچستان
بە خاتری هەڵاواردن نەتەنیا خەبەرێک لە گەشەی مرۆیی و ئابووری نیە، بەڵکو دیاردەکانی وەک هەژاری و بێکاری، بەدخۆراکی و بێبەریبوونی منداڵان لە خوێندن و ئازارە کۆمەڵایەتیەکان بەردەوام پەرەدەستێنن. زۆرترین ڕێژەی بێکاری لە ئێران لە سیستان و بەلوچستان تۆمار دەکرێت. تەنانەت بەپێی راپۆرتی هەواڵنێری تەسنیمی سەر بە سوپای پاسداران نزیک بە 50% گشت منداڵانی بەجێماو لە خوێندن لە ئاستی ئێراندا لە ناوچەکانی سەر بە سیستان و بەلوچستان و زیاتر لە بەلوچستاندا دەژین. سەرەڕای پەرەسەندنی هەژاری و بێکاری و بێبەریبوون لە خوێندن ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە ژێر ناوی گەڵاڵەی گەشەی لێواراوی مەکران و کەڵک وەرگرتن لە پتانسیێلی ژێئۆپۆلیتیکی ئەم جوغرافیایە هاوڵاتیانی بەلوچی ئەم ناوچەی ناچار کردووەکە زەویەکانیان ڕادەستی دەوڵەت بکەن و ناوچەکە جێبهێڵن. ڕۆشنی ئەم جەمعیەتە بەردەوام یەکێک لە تەوەرەکانی جێگای ناڕەزایەتی خەڵکی ئەم ناوچەیە بووە. لە لایەکی دیکەوە قەیرانی ژینگەیی لەوانە وشکە ساڵی و کەمبوونی ئاو زۆرێک لە گوندەکانی ئەم ئوستانەی چۆڵ کردووە. سوختبەری لە جەرگەی ئەم بارودۆخە نالەبارەدا بۆتە سەرچاوەی دابینکردنی ژیانی سەدان هەزار بنەماڵە لەم ناوچەیە. بێگومان کوشتنی سوختبەران لەلایەن سوپای پاسدارانەوە لە درێژەی هەمان سیاسەتی هەڵاواردنی سیستماتیک و ئەمنیەتیکردنی هەرچی زیاتری ئەم ناوچەیەدایە. لەوەها بارودۆخێکدا محکومکردنی جەنایەتی سوپای پاسداران هاودەردی لەگەڵ بنەماڵەی جەرگ سوتاوی سوختبەرانی زەحمەتکێش و پشتیوانی لە ناڕەزایەتی مافخوازانەی خەڵک و پێداگری لەسەر خواستی ناساندن و محاکمەکردنی هاودەست و بڕیاردەرانی ئەم جەنایەتە ئەرکی بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان و هەموو هێزێکی شۆڕژگێڕ و ئازادی خوازە.